سلااوتان لێ بێت لە دۆڵی خەڵانبیا و سەرچیام لە سنووری قەزای خەلیفان دیارە ئەمڕۆ دومین فیستیڤاڵی کللتوری هونەری لێرە لە نێوان سێ قوتابخانە بەڕێوەچێت دەستپێکی ئەم چاڵاکێش کەمێک پێش ئێستا وتاری سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران هەلگور شێخ نەجیب و بەرپرسی لەقی سۆران یەکێتی قوتابیانی کوردستان هەبوو. ئێستاش لەلایەن قوتابیان شانۆگەریەک بەڕێوەچێ چاوتان لە سەرزاری کرمانجی بۆ ئەوەی کۆی دیمەنی ئەم فیستیڤاڵەتان بۆ بگوازنەوە کە ئەمڕۆ دومین فیستیڤاڵی کللتوری هونەری لە دۆڵی خەڵانبیا و سەرچیا و بەڕێوەچێ کە بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران بە هەمانگی لەقی سۆران یەکێتی قوتابیانی کوردستان بەڕێوە ئەچێت و چەندین بڕگە و بابەتی جیاواز لەم فیستیڤاڵە ئەمڕۆ پێشکەش بە میوانان دەکرێت. لێرە هەم کەسوکاری قوتابیان هەم قوتابیان هەم بەرپرسانی تری حزبی و حکومی لە سنووری دارەی سەربەخۆی سۆران هاتوون بۆ ئەوەی بەشداری لەم فیستیڤاڵە بکەن. من باشورم لە هەڵەبجە کیمیا باران کرا لە باردان ئەنبە بێنێ ناسنامەی کوردبوونم لێ بستێنێ شوناس و هەبوونم لێ بستێنێ کەسی هەرمام و هەر دەمێنم هەر مافی گەل و نیشتیمانم ئەستێنم مافی ڕەوای خۆم بەدەستدێنم نە ئەنفال نە کیمیا باران نەهێزی دەحش و دار و دەستیان نە پلانگیڕی ئەم و ئەویان یان وەستانجم لەبەر خودان یان وەستانجم لەبەر خودان. من یەکگرتنم من ڕۆژهەڵاتم ڕۆڵەی کوردم فەرناکەم ڕۆڵەکەی قازیم دایکم کوردستانە کەی ترسم لە بەند و لە سێدارەدانە مردنێک بۆ نیشتیمان بێ وەی چەندە جوانە بەخێر بێ ئەم مردنە سەر ئەم دوو چاوە هۆ نیشتیمانم هۆ نیشتیمانم قەزەف لە گیانم فیدای ناوت بێ مڵک و سامانم گەل پەتی سێدارەدان بێ یان کۆڵبەری هەر دەژین بە بەختەوەری هەر دەژین بە بەختەوەری. دومین فیستیڤاڵی کللتوری هونەری لە دۆڵی بیا و سەرچیا و بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران بە هەمانگی لەقی سۆران یەکێتی قوتابیانی کوردستان ئێستا لە خەلان بەڕێوەچێت بۆ پێی پێدەنێنە مانکانی ئادار و نەورۆز چاڵاکیەکان لە ناوەندەکانی خوێندن بەر لە وادەی خۆی دەست پێەکەن لەبەرەوەی لە 11 مانگەوە یەکەمین ڕۆژی ڕەمەزانە بۆیە ناوەندەکانی خوێندن قوتابخانەکان لە هەم لە هەرێمی کوردستان هەمیش لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چاڵاکیەکانیان پێش خستووە. ئێستاش ئەم چاڵاکیە لە نێوان سێ قوتابخانەی ئەم دەبەرە بەڕێوەچێت کە بە چەندین بڕگەی جیاواز بەشداریان کردووە. ئەو دیمەنانی ئێستا شەبینن کە شانۆگەریەک لەلایەن ژمارەی قوتابی ئامادە کراوە و وەگوتم بەرپرسێکی زۆری حزبی حکومی وە کەسوکاری قوتابیان و میوانێکی زۆر لە هەم لە سنووری دارەی سەربەخۆی سۆران هەمیش لە دەرەوە ئەس باکوورم دەستورن دبەفرە ناوەستیان دبن سەقەما زستانێ ئەمەکرۆبن ji ber hirç û gurgan ji robok 37 laşa befra spî sûrkirîna ji xwînê balefira Osmaniya medkujin ji ber Kurdbûnê. Xudayê min ya Rabbê jûr هەڵڕاز ji mala dijmin û neyara bo halê me herdem qirîn û hewara.
بەسەر خوێنە ڕەنگارەنگ هەتا کەنگی نافەدا بێجان زارە ئیک هەیە دوو پارچە زارە دوێ چار لێ هەردوو هەرچار مەکردنە یەکیان بەلەیان بچین یەک بە یەک لێ وەرن بام هەمی ببینیێک وەرن بەجێ بینین خەونە خانێ ئاوا بکەین کوردستانێ خدەیەکە ڵاو یەک سرود و یەک کوردستان بەیەکەوە بڵێین ئەی ڕەقیب هەرماوە قەوقەوی کوردستان وەرن نەخشە و ئاڵا ببینین دەست بدەن هەف بە هەف ڕەبینین بۆ کوردستانێکە ئەگرتی خۆ لە هەفتوو بدوینین دێوەرن 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 Vamos a gösteri benim arasıyım var bastı. نەخشە و دیمەنی ئاڵای کوردستانە کە ئەمڕۆ لە دوایین فیستیڤاڵی کلتوری هونەری لە نێوان چەند قوتابخانەیەکی سنووری پەروەردەی سۆران بەڕێوە چێ کە چالاکیەکە لە دۆڵی خەلان بیا و سەرچیا ئەمڕۆ ئەم چالاکیە بەڕێوە چێ دومین فیستیڤاڵە چەندین بڕکەی جیاواز لە خۆ دەگرێت لەگەڵمان بن پاشکەمێکی تر هەوڵە دێم هەم پەیامی قوتابیان و بەشداربوانی ئەم فیستیڤاڵەتان بۆ بگوازمەوە جگە لەوەش کە با ڕەشماڵی کوردەواری چەند بڕگەیەک جیاواز هەیە لەوێش دیمەنی زیاترتان بۆ ئەگوازینەوە. دەستان خۆشبی قوتابیانی قوتابخانەی جوانەوەندی خەڵان دیاو سەربەرزی بۆ کورد و کوردستان سەرشۆڕی بۆ نەیاران و دژمنانی کورد و کوردستان ئێستاش ئەنجامدانی شانێ لایەن قوتابیانی قوتابخانەی جوانەوەندی براندۆز با بفەرمون.
دیارە شانۆگەریەکی تر بەڕێوە چێت جگە لە شانۆگەری ئەم فیستیڤالە چەند بڕگەی جیاواز لە خۆ ئەگرێت کە لە کاتژمێرەیەکی دوای نیوەڕۆ دەستی پێ کردووە. ئێستا بڕگەی شانۆ سەرەتا کۆمەڵێک وتار پێشکەش کران لەسەر گرنگی ئەم جۆرە فیستیڤالانە و ئێستا شانۆگەریەکی تر بەڕێوە چێت. دوای شانۆگەری تر کۆمەڵێک بڕگەی تر هەن کە لێرە لە دومین فیستیڤالی کلتوری و هونەری لە نێوان چەند قوتابخانەیەکی سنووری سەرچیا لە دۆڵی خەڵامبیا و بەڕێوە چێت. خەڵکێکی زۆر هەم لە سنووری دارەی سەر بەخۆی سۆران لە سنووری خەلیفان بامان شێوە لە گوندەکانی ئەم دەوروبەرە بەشداریان لەم فیستیڤالە کردووە. وە گوتم پێدەنێ نەبوونەکانی ئادار و نەورۆز چالاکیە هونەری و کلتوریەکان دەست پێەکەن بەو پێی پێشتر کە وەرزی زستان بوو کەشوهەوای نالەبار بوو خەڵک بەو جۆرە نەیەتوانی بێتە دەرەوە، بەڵام کە پێدەنێ بەهار کەشوهەوایەکی جیاوازتر دەبینی خەڵکێکی زۆر لێرە بە جلو بەرجی کوردەواری ڕەسەن لێرە بەشداریان لەم دووەمین فیستیڤالی کلتوری هونەری کردووە. چاوەڕوان دەکرێت لە زۆربەی قوتابخانەکانی و پەیمانگە و زانکۆکانی تری سنووری دارەی سەر بەخۆی سۆران لە ڕۆژی شەمەوە چالاکی و فیستیڤالەکان بەردەوامیان هەبێت کە ئەم ساڵ بە گوتەی بەرپرسان چالاکیەکان سڕ دەکرێنەوە لە ماوەی 11 ڕۆژ بۆ ئەوەی دەچینەوە نێومانجی ڕەمەزان بۆیە زووتر چالاکیەکان بە کۆتا دێن لە ماوەی ئەم 11 ڕۆژە لە هەم لە سنووری دارەی سەر بەخۆی سۆران هەمیش لە کوردستان کۆی ئەو چالاکیانەی کە بەڕێوەچن لە ماوەی 11 ڕۆژ کۆتاییان پێدێت. خەڵکێکی زۆر ئافرەتان پیاوان منداڵان گەورە و بچوک لە هەموو تەمەنە جیاوازەکان ئەمڕۆ لە دومین فیستیڤالی کلتوری هونەری دۆڵی خەڵامبیا و کە دەکەوێتە سنووری قەزای خەلیفان ئەمڕۆ ئەم چالاکیە بەڕێوە چێت چەندین بڕگەی جیاواز لە خۆ ئەگرێت. ئێستا شانۆگەریەک ئامادەکراوە دومین شانۆگەریە لە دوای ئەوەی کە کاتژمێر ئێکی دوای نیوەڕۆ دەستی پێ کردووە. ئێستا شانۆگەریەکی تر بەڕێوە چێت. دوای شانۆگەریەکە چەند ڕەشماڵێک هەردراوە قوتابیان بە هەم خواردنی کوردەواری هەم بە جلوبەرجی کوردی ڕەسەن و چەند بابەتی گۆرانی گوتن و شای و هەڵپەڕکێش لەم فیستیڤالە ئەنجامەدرێت. چیم کرد من بەس بزانم تاوانم چی بوو. وەڵا خەمی خۆم نییە، خەمی دایکمە. ئاخیش کە پێی وتم کە خوا ئاگات لە خۆ بێ. ئێستا چ پێ بڵێم؟ ئاگام لە خۆم نەبوو، غەڵەتم کرد. ئێستا بێ هەمووی چاوەڕێم بن لە ماڵەوە. دەیەوە بۆ قسەی ناکەن. مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ بۆ جێمان دێنی. پێش ئەوەی دێمە دەر لە ماڵ کۆرپە بچووکەکەم ئەم گۆرانی بوتم. مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ بۆ جێمان دێڵی. ئێمە هەمومان تاوانبارین، هەمومان تاوانبارین. تاوانی ئێمە کوردبوونمانە. ئێمە لە ئەزەلەوە بە تاوانباری لەدایک بوون. تۆ ڕۆڵەی چیاکانی ئەوەی تاوانی ئێمە. بەڵام خەمەخۆ باپیرانمان وتویانە بەرخی نێر بۆ سەربڕینە. ئەگەر هەموو گوڵەکان ئەگەر هەموو گوڵەکان بقرتێنن ناتوانن ڕێ هاتنی بەهار بگرن. بەهار هەردێ گرنگ نییە گوڵەکان هەبن یان نا. بمان بڕن وشکمان بڕن. ئێمە هەر زیندوو دەبینەوە. ئێمە داری بە ڕووین. ئەبجاسم ئەخبار مخەربی نوێ چیمان هەیە؟ گەورە قسەی مخەربی نوێمان هەیە. چیان کردووە؟
سربرزی بۆ شەهیدان ئەمە چی کردووە؟ یارم شێعری بۆ کوردستان وتووە پێشمەرگە ئەو غرێبەت لە چێ بوو کاکۆ؟ ئەمە کورد هەربازی نەتی ئەو خوێر ئێستا چارێکی ڕاستە ئەمە چی کردووە؟ خەونی بەسەر بۆ خۆی کوردستان بینەوە وێ کورە بۆ باش خۆڵان نییە باش مەگەر لە خەو بینی کوردستان سەر بۆ خۆ بێ ئەمە چی کردووە؟ نایداوە پێشمەرگە نەبابە بەڵێ بەشان ناچێ بەس پێشمەرگەوە بەکڕ دەکرێت ئەگەر پێویست بکات ڕاهی خۆش بدێت بەس ئەوانە کوردی پیسی خوێرین بۆ مردن لەبێ بۆچی باشن هەر سەرچاو بەڕوومیان بکەن ئەوڵۆ بێرنەوە بژی کوردستان ئەوە دەزانی ئەوە باسانی بەدەستی ڕزگار دەبێ کورە ئەبوجاسم هەر وەگوتم ئەو خوێرە 2 ساعت بۆ لای هەموو وەری بشێن و شروع کردی بکە دواترەوانە شروع بکە من خود زمانی یکم هنگام چند سخته من ریگواری او هنگام ریگاش بسته لکو سخته شواکانم آشماوی اربا چشید اشتیمانم بیمارینو عشقی وار مانا نبخشیانم أي وطن من مفتوني تومو شاوة بيركوتوا لكاتي ديل وسارتا تيبة وقوكوتوا بس تعنم لمدى من رولكي زارانتم هر ئەوەن دە عیلمت بێ تا دەست و پێم دەکرێتەوە شەرتە شەرتی پیاوەتی بێ گەر خودا دەستم بدا دوژمنت بۆ کۆتەم و وەک سەد بیخەمە ژێر پێتەوە بەڵام هەر نەخەزی کوردم خلق كردستان زماني كردية خدان ولا تقدري خمسون زنية كردم خلق كردستان زماني كردية خدان ولا تقدري خمسون زنية كردم ساڵاکیەکە ئەو شانوگەرێکە بەڕێوە چوو لەلایەن قوتابیانی قوتابخانەی برادۆست بوو ئێستا ساڵاکیەکی تر لەلایەن قوتابخانەی جۆنەرەوە ئەنجامەدرێ قوتابخانەی خەلانبیا و جۆنەرە برادۆست سێ قوتابخانەن ئەمڕۆ قوتابیانیان و مامۆستایان بەشداریان کردووە لە دووەمین فیستیڤاڵی کلتوری هونەری لە سنووری پەروەردەی سۆران کە
وەکگوتم ئەمڕۆ دومین فیستیڤاڵی کلتوری هونەری بە ئامادەبوونی بەرپرسانی حزبی و حکومی و کەسوکاری قوتابیان وە قوتابیان مامۆستایان خەڵکێکی بیانی لە هەم لە سنووری دارەی سەربەخۆی سۆران هەمیش لە شارەکانی تر هاتون ئەو شانۆگەرێکە کەمێک پێشێستاش لەسەر شاشەی زاری کرمانجی بینتان گزارش لەوە و تاوان و لەو ناحەقی و لەو زولم و ستەمەی ڕژێم بەعسی لە نێوچوو کە دەرحەق بە گەلی کوردی کرد لە هەشتاکانی سەدەی ڕابردوو تا ڕوخانی بە دەیان هەزار کوردی شەهید و زیندە بەچال کرد بۆیە ئەو شانۆگەریە کە ئێستاش بەڕێوەچوو لە نێوان ئەم قوتابیانە باسی لەو زولم و ستەمە ئەکرد ئێستاش چاڵاکی دووەم لەلایەن قوتابیانی قوتابخانەی زۆنەرەوە بەڕێوە چێت هاوکاری کامێڕەمانم دیمەنی ئەو شانۆگەریەشتان بۆ دەگوازێت وە دوای ئەو شانۆگەریەش ڕاستەوخۆ دەست بە ساڵاتچیەکانی تر یاخود بڕگە جیاوازەکانی تر دەکرێت لە دومین فیستیڤاڵی کلتوری هونەری قوتابخانەکانی برادۆز زۆنەرەوە خەلان بیاو ئەمە کۆتا شانۆگەریە بێ دواتر قردێلەی ئەم چاڵاچیە ئەم دومین فیستیڤاڵی کلتوریە لێرە دەبڕدرێت و خواردنە فۆلکلۆریەکان بڕگە جیاوازەکان بڕگەکانی هونەریش لە نێو ئەم چاڵاچیان لە پرۆگرامی ئەو چاڵاچیان لە ماوەی ئەم دوو کاتژمێرەی داهاتوو کۆی بڕگەکان بەڕێوە چێ و میوانانیش دوای ئەو شانۆگەریە ڕاستەوخۆ دەستنە نێو ڕەشماڵەکان و لە نزیکەوە خواردنە کوردواریەکان دەبین کە لەلایەن قوتابیانەوە بە خۆیان یان دایک و باوک دایکیان یان خوشتیان بۆیان ئامادە کردووە ئەوانیش ئەو ڕۆهێناویانە لە دومین فیستیڤاڵی کلتوری هونەری دۆڵی خەلان بیا و سەرچیا پێشکەشی میوانانی بکەن.
دەستان خۆش بێ بۆ قوتابیانی قوتابخانەی دواناوەندی زۆنەڵات میوانە بەڕێزەکان ئێستاش چەند سوپاس و بەڕێزی سۆران بۆ هەرچە قوتابخانەکان بۆ مەبەستەوانە بەڕێز هەنگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی دیارە ئێستا دوای ئەوەی کە سێ شانۆگەری بەڕێوە چوون سێ شانۆگەری بەڕێوە چوون کۆمەڵێک سوپاس پێزانین ئاراستەی قوتابخانەکان بەڕێبەراتی کارگەڕی ئەو قوتابخانانە ئەکرێت کە ئەمڕۆ بەشداریان کردووە لە دووەمین فیستیڤالی کلتوری هونەری لە دۆڵی خەڵانبیاو کە وەگوتم ئێستا سوپاس پێزانەکان لەلایەن هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە پێشکەش ئەکرێت. زۆر سپاس بۆ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێز هەڵگور شێخ نەجیب. ئێستاش داوا لە زۆر بەڕێز ڕێبوار بابکەی بەرپرسی لەقیدەی پارتی دموکراتی کوردستان دەکەین بۆ پێدانی سوپاس و پێزانین بە قوتابخانەی دواناوەندی براندۆست بابفەرمێت. و سوپاس پێزانی دووەم لەلایەن دکتۆر ڕێبوار بابکەی بەرپرسی لەقیدەی پارتی دموکراتی کوردستان پێشکەش بەو قوتابخانەیە ئەکرێت کە ئەمڕۆ بەشداریان کردبوو لە دووەمین فیستیڤالی کلتوری هونەری لە دۆڵی خەڵانبیا و سەرچیە. زۆر سپاس بۆ بەڕێز ڕێبوار بابکەی بەرپرسی لەقیدەی پارتی دموکراتی کوردستان. ئێستاش داوا لە زۆر بەڕێز لە بەڕێز کاک مەفدی تایبخانەی قەزای خەلیفان دەکەین بۆ پێدانی سوپاس و پێزانین بۆ قوتابخانەی دواناوەندی زۆنەرا بابفەرمێت. ئەمە کۆتایی سوپاس و پێزانین بوو کە لەلایەن مەخدی تعریف ئەحمەد قایمەقامی قەزای خەلیفان پێشکەش بە بەڕێوەبەری قوتابخانەی زۆنەرەی بنەڕەت تێکەڵاو کرا کە ئەوان بە چەند بابەتێک ئەمڕۆ بەشداریان لەم ساڵاتیە کردووە. ئێستاش داوا لە زۆر بەڕێز کاک ئەحمەد قایمەقامی قەزای واردز دەکەین بۆ پێدانی سوپاس و پێزانین بە پێشکەشکار یارخان.
دومین فستیڤاڵی کلتوری هونەری لە دۆڵی خەڵانبیا و سەرچیا بە ئامادەبوونی بەرپرسانی حزبی و حکومی و قوتابیان ئەمڕۆ بەڕێوە ئەچێت دەمێکە دەستی پێ کردووە. کۆمەڵێک بڕگەی تری جیاواز بابەتی فۆلکلۆری کوردەواری جلوبەرێک و خواردنی کوردەواری کە لە خۆ دەگرێت لە دووەمین فستیڤاڵ پێشکەش بە میوانان دەکرێت. ئێستاش بەناوی هەرسێ قوتابخانە دەمانوێت سوپاس و پێزانینی یەکە بە یەکەی مامۆستایان و قوتابیان و ڕیسپی و ئامادەوانی بەڕێز کە لێرە ئامادەبوون و زۆر سوپاستانەکەین. ئامادەبوونی ئێوە گەورەی ئێمە و دەبەرەکەیە. بەخێر بێن سەر و سەرچاوان. بەناوی هەرسێ قوتابخانەی دواناوەندی خەڵاندیا و دواناوەندی برادۆست و دواناوەندی جۆرەنا زۆر سوپاسی بەڕێز شێخ عومەر یەکەی سەرپەرشتی زۆران دەکەین. بەڕاستی چەند ڕۆژێکە مادووبوون و ئەرکێکی زۆری پێشاوە لێرە. زۆر سوپاسی دەمێکم فستیڤاڵە دەستی پێ کردووە. کۆمەڵێک بڕگە شانۆگەری پێشکەش کران. سوپاس پێزانین بەخشرایە ئەو قوتابخانانەی کە ئەمڕۆ بەشداریان کردبوو لە دووەمین فستیڤاڵی کلتوری هونەری لە دۆڵی خەڵانبیا و سەرچیا و کە قوتابخانەی خەلانبیا و قوتابخانەی جۆنەرە ئەمە قوتابخانەی برادۆسەمانە. سێ قوتابخانە بوون. ئەمڕۆ بە چەندین بڕگەی جیاواز بەشداریان کردبوو. دیمەنی ئەو ساتتان بۆ ئەگوازینەوە کە ئێستا قردێلەی ئەم چاڵاچیە یاخود ئەم فستیڤاڵە دەکرێتەوە و ئینجا خواردنە کوردەواریەکان و چەند بڕگەیەکی جیاواز لە نێم ئەم فستیڤاڵە بەڕێوە ئەچن بۆتانی دەگوازینەوە. کۆمەڵێک ڕەشماڵی کوردەواری کە کۆچەریەکان لە کاتی چوونیان لە گەرمیانەوە بۆ کوێستانەکان هەڵی دەدەن. ئەمڕۆ ئەو قوتابیانە ئەو بابەتیان زیندوو کردوتەوە و چەندین بڕگەی جیاواز لە نێو بن ئەم ڕەشماڵانە پێشکەش دەکرێت. ئێستاش قردێلەی ئەم چاڵاچیە لەلایەن سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆرانەوە بڕدراو دەست بە کۆی ئەو چاڵاچیانەی کە ماون دەستی پێ ئەکرێت کە لە دووەمین فستیڤاڵی کلتوری و هونەری لە دۆڵی خەڵانبیا و سەرچیا بەڕێوەچێت. پێدەنێنەمانکانی ئادار و نەورۆز چاڵاچیە کلتوری و هونەریەکان لە ناوەندەکانی خوێندن دەست پێ ئەەکەن بەڕێبەراتی پەروەردەی سۆران. ئەمڕۆ لەسەر ئاستی پەروەردەی سۆران دووەمین فستیڤاڵ بەڕێوە بە لە دۆڵی خەڵانبیا و سەرچیا کە وەک گوتم چەندین بڕگەی جیاواز هەن لەم فستیڤاڵە قوتابیان بەشداریان کردووە. هەوڵە دەم گفتوگۆ لەگەڵ قوتابیان بکەم بۆ ئەوەی بزانم پەیام و قسەی ئەوان چیە. هاوکاری کامێڕەمانم هاوکار بێ ئەگەر بزانم ئێوە لە کام قوتابخانن بەچی بەشداریتان؟ دواناوەندی جۆنەرەوە هاتوین. زۆر بەخێر بێن سەرچاوە لە ئەم فستیڤاڵە بۆ کردنەوەی کلتوری کۆن. ئێمە وەک قوتابی دواناوەندی جۆنەڵە هاتوین بۆ ئەم فستیڤاڵە. زۆر سوپاسی ئێوەی بەڕێز دەکەن. ئەمە مەشکە دەهەژێنین یەکەم ماست و ئاوێتە دەکەین دواتر دەبێتە دۆ شتی لە دروست دەکەین. زۆر سوپاس بەخێرن سەرچاوە. ئەمە بە مەشکەی کوردەواریە کە زۆربەی ئەو کۆچەریانەی مەڕووماڵاتیان هەیە بەکاری دێنن بۆ دروستکردنی پەنیرە چون کۆمەڵێک بابەتی دیکە. ئێستا نانی کوردەواری کۆمەڵێک قوتابی بە نانی تیری لێرە زیاتر ناوبانجی هەیە لە هەرێمی کوردستان. ئەم نانە قوتابیان دەیکەن و بزانم قسە لەگەڵ کامیان بکەم و تا چەند لە ماڵەوە هاوکاری دایکی خۆیان. سلااوت لێبێت. وەختی سەرەتا بەخێرهاتنی کەناڵەکەتانەکەم ئەم فستیڤاڵە کراوە لە نێوان قوتابخانەی خەلانە و برادۆستە و دواناوەندی جۆنەڵە. ئەو نانی کوردەواریە بەمەستی ناساندنی کلتوری کوردەواری بە قوتابیان لە ماڵەوە ئەزانی نان دروستکەون پێ ئەەکەم بڵێ یارمەتی دایکمە دەم لە ماڵ. دەست خۆشبی سەرکەوت. زۆر سوپاس. ئەوە کۆمەڵی قوتابی بوون کە بەشداریان کردبوو لەم چاڵاچیە و بڕگەی نانی تیری بوو.
کۆمەڵێک بڕگەیتی وەگوتم لێرە بەڕێواتچن ئەم قوتابخانەی جۆنەرە بوو لێرە کۆمەڵێک کچ ئاون پێی دەگوترێت کە سماقا بۆ نمونە قونجیە ئەمانە هەموو شەکرە شەکردانی پێ دەگوترێت کە شەکری ئەو شەکرە دەکۆڵێندرێت کۆمەڵێک گوێز و باوی بادەم وانەی تێدەکرێت دواتر زیاتر ئەم جۆرە شەکرە لەلایەن کەسان ئافرەتانی بەتەمەنەوە دروست دەکرێت لێرە ئەوەی تریان سماقا کە لە کۆنەوە ئەم جۆرە ئاونانە بەکارهاتوە ئەمەی دیکە پێم وابێت قونجیە باشە پێم بڵێ لە کام قوتابخانە و هاتوون بۆچی ئەو بابەتەتان هەڵبژار لە قوتابخانەی دوانەوەندی جۆنەڵی تێکەڵاو هاتوین دیارە لەم فیستیڤاڵەمە ئاونمان هەڵبژاردێ بۆ ئەوەی پیشانی بدەین تاوەکو هەر بە زیندوی بمێنێتەوە لە ئەوەی نەوەکان ئەو بەکارهێنانە هەر بە زیندوی بمێنێتەوە لە ناو نەسێت کە کللتوری کوردەوە دومین فیستیڤاڵی کللتوری هونەری لە نێوان سێ قوتابخانە بەڕێوەچێت کە ئەمڕۆ دەستی پێ کردووە دیمەنی زیاترتان بۆ ئاگوازمەوە کە وەگوتم کۆمەڵێک بڕگەی جیاواز لەم فیستیڤاڵە هەن میوانان خواردنەکە تاقیەکەنەوە کە خواردنی کوردەواریە لێرە لەلایەن قوتابیانەوە ئامادە کراوە ئەمڕۆژ ئەو میوانانە کە هاتوون بۆ ئەوەی بەشداری لە دومین فیستیڤاڵ بکەن خواردنەکە تاقیەکەن و بزانم تامەکەی چۆنە خۆشە یاخود ناخۆشە بزانم چەند زۆری خواردن لەلایەن ئەو قوتابیانەوە ئامادە کراوە لەگەڵمان بن. هاوکاری کامێڕەمانم هەندێک دیمەنی ترتان بۆ ئەگوازینەوە کە لە دومین فیستیڤاڵی کللتوری و هونەری لە نێوان سێ قوتابخانە لە دۆلی خەڵانبیا و سەرچیا بەڕێوەچێ ئەم دەستپێکی چالاکیەکە کۆمەڵێک بڕگە کە شانۆگەری لە خۆگرتە بوو بەڕێوە چوون وە سوپاس پێزانین بەخشایە ئەو قوتابخانانەی کە بەشداریان کردبوو ئەمە تەشی پێڵێن چۆنە ئەم بابەتە زیندوو کردێتەوە واللهی شتێکی کۆنی کوردەواریە لەناو کووردا باو بووە پێشان لەبەر ئەوە ئێستاش لەو فیستیڤاڵە نوێمان کردەوە چی پێڵێنم تەشی بەر چی پێوە دەکرێت بۆی بیڕێز ئەوە خوریە یەکەم جار لاشە دەدرێت دواتر چا دەکرێت و بە تەشی چا دەکرێت قوتابخانەی دوانەوەندی جۆنەڵی تێکەڵاو بەخێر بن ئەمەش بابەتێکی تر بوو کە لە کۆنی کوردەواری هەیە و ئەمڕۆ قوتابیان لێرە ئەم جۆرە نمایشانە پێشکەش بە ئامادەوانەکەن لێرە کۆمەڵێک بابەتی کۆنی کوردەواری کە لە سەردەمە هەرە کۆنەکان باو باپیرانی ئێمە بەکاریان هێناوە ئەمڕۆ لێرە نمایشەکرێن هەوڵەدەم وەرە تۆ قسەم بۆ بکە چینەم بابەتانە لەکوێ کۆتان کردەوەتەوە چۆن بڕیاری ئەوەتاندا کە لێرە لەم فیستیڤاڵە پیشانی میوانان سەرەتا بەخێر هاتنی هەموو لایەک دەکەم ئەم شتانە کە بە بۆنەی کوردایەتی ئەم کەلتورمانە لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە ئینشاڵە ئێمەش بە نەوەکانی خۆمان شادیانەکەین پشتیوان بەخوای گەورە هەموو شتە کوردەواریانەی کە لە سەردەمانی کەونەوە بۆمان ماوەتەوە ئێمەش پێشانی گەلەکانمانە بێت دەمەوێت زۆرترین پەیامی قوتابی و بەشداربوانی دومین فیستیڤاڵی کللتوریتان بۆ بگوازمەوە لە دومین فیستیڤاڵی کللتوری و هونەری لە نێوان سێ قوتابخانەی سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران ئێوە بەچی بەشداریتان کردووە لە کام قوتابخانە؟ ئێمە لە قوتابخانەی دوانەوەندی جۆنەڵە بەشداریمان کردە بۆ دەسێ کەلوپەلی جیاواز و شانۆکردنە لەم کەلوپەلانە ئەوانەی کە فۆلکلۆرن بەشی فۆلکلۆری لە سەردەمی پێشترا بەکارهاتن یەکێک لەو سەردە بۆ نمونە ئێستامە ئاونە بۆ کردنی کونجی بەکاردات لە سەردەمی ئێستاش بەکاردهێنێت دەست خۆشبی دیارە کەسە بە تەمەنەکانیش لە دومین فیستیڤاڵ بەشدارن ئەوە کۆمەڵێک بڕگەی ترە کە هاوکاری کامەڕان پیشانتانەدا کە ئەم خواردنە لەلایەن قوتابیان و کەسوکاری قوتابیان دایکە خوشکەوانە ئامادە کراوە لێرە ئەمڕۆ
پێشکەش بە میوانان دەکەن لە کام قوتابخانەوە هاتووی چیت ئامادە کرد قوتابخانەی خەلانبیا ئامادەکردنی دۆخەوە و ماستیش پێم بڵێ دۆخەوە ئەزانی بەجددی چاچکەیان دای کتابکاری وڵا دایکم هاوکاری کردو ئەستوانم چاچیشی بکەم باشە بۆچی لی ئێستا کەمە و خواردنە کوردەواریانە ئەزان وەڵایی برێمچی هۆکار ئەزانم بکەم بە سەعنی زیاتر خوانی ئەوە کا دەخۆن کوردەواری خۆشترا زۆر سپاس بەخێر بێ ئێوە لە کام قوتابخانەن چیتان ئامادە کردووە خەلانبیا لە قوتابخانە خەلانبیا سا کوندر لە هور دەکەین دوایشە سەغازدان یەک ئیسکان ئاوتێکن دەگە خوێ و شەکر لەگە خوێ و شەکر ئەمە ئەم خواردوان ئەمە گەنمە کوتایە وانە باشە لە دوو گەنمە کوتا ئەمە چی پێڵێ برنجی بە کەشی چۆنە ئامادەکردنەکەی گەن برێمچی بەخۆت ئامادەت نەخێر تۆ بەچی بەشداری من بە برنج بەسەرکەم برنج بەسەرکە پەرە پراو پێڵێ وانە بەخۆت ئامادەکردیان دایک داکم ئامادە کرد دەست خۆشوی سەرکە بزانم ئێرە ئەمە قەرە پراوەک ئەو خاتونە باسی کرد داندۆک دەچی لە ساوار و ئەوەی دروست دەکرێت هیچمان کردووە لەسەر بانی ئینجالیمان دروستکە خواردنێکی تایبەت بەستانانە ئێوە بەچی بەشداری بە بریانی چەند بابەتێکی تێدا بریانی بێگومان پەتاتە بەرەنج چەندین دەرمانی بە تایبەتی خۆی هەیە دەرمان بریانی بەهاراتی تایبەتی خۆی خواردنێکی کوردەواریە و حەزمان کرد پێشکەشتان بکەین و ئێوە هەر بە تەنیا دروستت کردووە یان کۆمەڵی قوتابی پێکەوە کۆمەڵێک بابەتی خوارد بەتەنیا ئاها توش بەتەنیا ئەوەی تو چیەگەر بریانی بە هەمان شێوێ وڵای خۆ بە تامیش دیارە کاکیان دەست خۆش تۆ بەچی بەشداریت کرد ساوار بە گۆشت ئێستا خەڵک کەمتر ساوارە خۆ بۆ لەبەرەوەی ئەڵێنەوە شیوەی فۆلکلۆریە زیاتر دەمی پێشی لێنرایە بەس ئەمە ئەوڕۆکەوەک یادێکی ئەوەمان کرد وەکوە بیرهێنانەوەیکی خەڵکیەوەی زیاتر ئاشناوی بەڵێ ئەمە ساوارە بە گۆشت چاکراوە و بێگومان ساوار لە کۆنی کوردەواری یەکێک لە خواردنە هەرە باوەکان بۆەوە پزیشکانیش باس لە سوودەکانی دەکەن تۆ بۆم باز بکەیەوە بەچی بەشداری بەش لێ قەیسی برنجی کوردی قڕاو ماش قڕاو هەستەکەم خواستی زیاتر لەسرە بەراورد بە خواردنەکانی تر بەخۆ دروست کردویان دایکم بەڵێ ئێوە بۆ لە هەمووتانم پرسی بۆ بە خۆتان هەوڵتان نەداوە زیاتر خواردنەوە هەر دایک دەستای دایکمان خۆشترە بەڵێ دەستای دایکمان بەڵێ تۆ بەچی بە ماش بە دۆڵمە بەشداریم کردووە کاردی بە برنج کفتە بە مێوش کفتە بە مێوش و گەنم کفتە بە مێوش چۆنە من یەکەم جارێک کفتە بە مێوش مێوژە خۆی ترێکی یەکەیە مێوش و شتێکی لەسەربانی ئێستا بەس ئەوەکەیە مێوژەکە ئاوەکەی لێناوکرایە دڵگەکە لە ناوی نییە بڵ ئەوەش گەنمە ئەمە گەنم هەر خۆی گەنمی یاسایە و جوانی گێزەر و نوقماتێکە دێت دەست خۆش تۆ بەچی تەپسی کوبا بەخۆ دروست کردووە ناوەڵە دایک دەست خۆش سەرکەوتوو بن ئەمە خواردنی کوردەواری بوو کە قسم لەگەڵ زۆربەی ئەو بەشداربووانە کرد لە دومین ڤیسیڤال کە چەندین بابەتی جیاوازی لە خۆگرتە بوو هەوڵە دەم هەندێ دیمەنی ترتان بۆ ئەگوازمەوە دیارە لەم لای چالاکیەکی تر بەڕێواچی هاوکاری کامێڕەمانم ئەم دیمەنەشتان بۆ گوازتەوە وەک پێشتر گوتم هەوڵە دەم ئەمڕۆ زۆرترین پەیامی قوتابیان کە بەشداریان کردووە لەم ڤیسیڤاڵە بۆتانی بگوازمەوە ئێستا چالاکیەکی تر لێرە بەڕێواچیت کە بزانم ئەم چالاکیە چبڕگێکی جیاوازە ئەمەشێکی ترە لە بڕگە جیاوازەکان کە پێشتر لە ڕێگای گا یاخود گوێدرێژ کۆمەڵێک کاری فۆلکلۆری کوردیە یاخود لە باو باپیران لە کۆنەوە بەکاریان ئەهێنا ئەمڕۆ هاتوون لە دومین ڤیسیڤال زیندویان کردوتەوە کە کەسێک لەسەر عەرەبانەیەکە کە لە شێوەی بەدار دروست کراوە و گوێ درێژێکیش ڕای دەکێشێت
هاو منكمش دیمەنی دومین فیستیڤاڵی کللتوری و هونەریە لە نێوان قوتابخانەکانی خەلان بیا و برادۆست و جۆنەرە لێرە قوتابیان ڕێژەی زۆری هەرە زۆر کە لە خواردنە کوردەواریەکان بەشداریان کردووە قوتابیەکان کچن بزانم ئەو دوو کچە کە سەرقاڵی ئەوەن پێمە مەشکێمە لەکان قوتابخانەوە هات قوتابخانەی دواناوەندی خەلان بیاو چیە مەگەر بۆم شی بکەوەلانە بینەر هەیە ببینێ نەزانیت ئەمە مەشکەیە سەرەتا ماسی تێدەکەین دواتر ئاودەی هەژێنین هەتا پێ ئەگا ئەو جاڕووی ئەەکەین و ڕوونەکەی لەسەر ئەگرین دۆیەکەی لەسەر ئاگدا دەیون دەبێت بە شیرێژ و ئەو شیرێژ دەکەین بە کەشک زار هەبوو لە ماڵەوە یارمەتیدایک دەی و درستی بکەین ناوەڵا وەڵا نزان قرس نییە بۆ تۆ ناوەلا شتێکی ئاسایی یارۆ ئێستا ئەگەر دایکتان لا نەبێتوانێت درستیکە بەرێ من لەگەر خوشەکەم ینی هاروکاریم کردووە هەژاندی زۆر زۆر سپاس ئەمەش چەند قوتابیەک و بەشداریان لەم بە مەشک کە خۆیان شیکردنەوەیان بۆ کرد کە کۆمەڵێک بڕگەی جیاواز لە خۆ ئەگرێ لێرە بزانم هاوکاری کامێڕەمان و ئەم دیمەنەشتان بۆ گوازێتەوە بزانم ئەمە چیە لە دەستم نەدەی چاوەکەم ئەو پێشتر لەلایەن باو باپیرانەوە یاخود ئافرەتانەوە زیاتر بەکاردەهات لەلایەن ئافرەتانەوە زیاتر بەکاردەهات بەس گەنم ئەوە کردووە تا ئێستا بەرێ بەس گەرمە سۆنیا ئەکەینە گەنمە قوتە قرس نییە بس ئاسانیەکەی چی قورسیەکەی ئەخەر ڕادین ئاسانەکەی و یانێ دەرکەسەک بی زەحمەتە بەتەنێ بەسە گەر دوو کەس بن ئاسان دەرچی سەلامەت بین بەخێر زۆر زۆر سپاس ئەمەش کۆمەڵێک قوتابی تر بوو کە بەشداریان لە دومین فیستیڤال کردووە کە وەک گوتم لێرە کچێک بە دەم ناوەکەشم بیر چوو ئەمە چۆنە قرس نییە بۆ تۆ بێژین جێژا بۆ زمانانە ئەو بەرد و بابەتانەی سیوان پێڵێن لە ناوی هەیە و دەچێتە دەر دواتر تەسلیم میوانەکەی بۆ ئەوەی بەرێ پاچێکەکەینەوە بۆ خواردنەکان بەکاری ئەهێنین دایکت لە ماڵەوە باس ناکە کە لە پێشان ئەوان بەو جۆرە کاریان کردووە هەست ناکە ئەوان ئەرچیان زۆر قرس بەرێ بەهستەکەین خەلان بیا دەست خۆشبی ئێستا لە ماڵەوە ئیش بەو بابەتاکەمیان هەر بۆ بەشداری لەو فیستیڤاڵ وڵات کەمکەمیشی پێەکەین بەس برەمەکو ساڵانی ڕابردوونیان ئێستا کەم بۆتەوە بەڵێ ئەم ساڵی شەمە ئیشمان پێی کردووە بەڵام کەم تۆ یارمەتیەوە دەیوانی بەڵێ ئەتوان چی دروستکەن بۆ داهاتوو ئەگەر فەرە زیاتری پێ زۆر شتی لێ دروست دەکرێت وەکو تاتی لێ جۆشک ئەو جۆرە بابەتانەی لێ دروست دەکرێت ماندوو نەبن ئەمە چیە گەر پێم ئەوە پێی دەگوترێ ئاون ئاونەکەی دەزانم ئەوەی ترچیە لە نێوێ ئەوە سماقە سماقە بەرێ لەنا یەکوتین لۆی وچی لۆ خواردن شتوێتەوە بەکاردێن دەست خۆشبی ماندوو دەست خۆش سپاس دومین فیستیڤاڵی کللتوری هونەری تەشی وانە لە کام قوتابخانەوە هات لە ماڵەوە هیچ زار ڕاهێنان بەو بابەتە کردیان هەر ئەمڕۆ بۆ فیستیڤاڵ ناوڵە چەند جارێکیشم پێ کردیا ناوە ئیشەکی ئاسانە لە باوە باپیران لەو مایتەوە یعنی هەر ئەوان فێریان کردینە گەورەکانمان دەست خۆش زۆر سپاس ئەمە قوتابیەکی تر بوو کە بە تەشیەوە بەشداری کردبوو لە نێو لە بن ڕەشماڵەکان چەندین بڕگەی جیاواز هەن ئەمە ساحەی ڕەشماڵەکانە کە قوتابیان بە جۆرەها خواردن و بابەتی کوردەواری ئەمڕۆ بەشداریان کردووە وەک گوتم دیمەنی زۆر زۆر جوان هەن لەم فیستیڤاڵە کۆمەڵێک کەلوپەلی کۆنی کوردەواری کە
ئێستاش بۆ نمونە ئەمە کەلەخە مەڕ و بزن و ئەو بابەتانە کە کۆچەریەکان مەڕ و بزنوان ئەو بابەتانیان هەیە پێی دەبڕنەوە لە کام قوتابخانەوە هاتون چێ قسەم بۆکە خەلان ئەمانە چۆن کۆ کردەوە قورس نەبوو بۆیەوە هەن بوو هەر لە نێو کورد باش ئێستا کەمتریش بەو کارانە لەو بابەتان پێیانتان چییە ئەو جۆرە فیستیڤالانە زیاتر بکرێن و ساڵانە نەک تەنیا فیستیڤال چەند فیستیڤالێک ئەنجام وەڵای یعنی باشترە زیاتر شتی کوردەواریە کرێتەوە یعنی بێم شتی کوردی یعنی ئەوا کرێ برێم ڕوو دەکرێتەوە لەو کرد زیاتر برێم شتە کۆنەکان پێشان دەدرێنەوە لەوەی بزانیت لە پێشە کوێ بەکارهێنایە دەست خۆش بماندوو نەبن دەستمە بن ئەم ڕۆژمالە کاک سیرۆن وەرە تۆ دوو قسەمان بۆ بکە ڕۆلێکی باش هەبوو لە ئەنجامدانی یاخود بەڕێوەچوونی ئەم فیستیڤالە چۆن بوو بڕیارتاندا ئەم فیستیڤالە ڕێک بخەنوە دەبینی خەڵکێکی زۆر ئەمڕۆ بەشداری وڵای ئەمە چەند ساڵێکە بە تەمابووی فیستیڤالێکی کلتوری بکەین لە دەڤەری خەلانبیا و فیستیڤالێکی ڕەسەنایەتی بکەین بە بڕیارماندا بە قوتابخانەی خەلان و برادۆست و ئۆپێکەوە ئامادەکاری بکەین بە ناوی فیستیڤاڵی دۆریبیا و سەرچیا پێویستە ئەو شتانە وەکو جورک و بەرگ و خواردن و ڕەشماڵ و خێوەت و ئەوانەکە خەڵک سەردانی کوێستان و گەرمانی کردیە ژیان لە سەرەتاکاندا لە پێشتردا ئەو هابووە دەستی ئێوەش خۆشبی بەخێربێن سەر و سەرچاوە خۆش وە گوتم دیمەنەکان لێرە خەڵکێکی زۆر هاتووە بەشداری کردووە قسە لەگەڵم کوڕە جوانە شەکەم چۆنیت خەڵکی کام گوندی وەڵا خەڵکی خەلانی یاخۆ بەخێر خۆشەویستم پێم بڵێ چۆنە ئەم زیندکردنەوە ئەم جۆرە چاڵاکە بۆ خوای ئێمە وەکو مامۆستانی دواناوەندی خەلان لەگەر مامۆستانی دەوروبەر بڕیارماندا کە هەستین بە نمایشکردن و پێشکەشکردنی فیستیڤالێکی کەلەپوری هونەری دەڤەرەکەمان وەکو هەمومان ئەزانین ئەوە دومین فیستیڤالە لە دەڤەرەکەمان دەکرێت الحەمدولیلا بە سەرکەوتووی توانیمان جێبەجێکەین بە هاوکاری خەڵکی دەوروبەر و بە هەڵکاری هەموو ئەو برا بە ڕێزانە دەستی هەموو لایە خۆش بێت ئەمەش نمونەیەکە لە زیندوکردنەوەی کەلەپوری هونەری کوردی ئینشاڵڵا هیوادارین بکرێ بە بەرنامەیەکی ساڵانە بتوانین هەموو ساڵێک ئەم فیستیڤال و ئەم پێشبڕکێ ئەنجام بدەین و کە الحەمدولیلا تاوەکو ئێستا سەرکەوتوو بە لە خوای بەزیاد بێ پێم بڵێ ئەمڕۆ ڕانی و چۆغەڵی کوردەواری دەڤەری سوورسیاتیت لەبەرە ڕۆژەکانی تریش جار بەجار لەبەر یەکیان تەنها بۆ بۆنەکان زیاد بۆ خوای ینی وەکو برێم زیندوکردنەوەی هونەری کوردی ڕەنگە برێم تاوەکو ئێستا زیاتر بە جلوبەرگی کوردیوە دەرکەتو بین کەەوەشان جیاوازە لە جلوبەرگی ڕنگ و چۆغەر ئەوەشان تەنها لەبەر ئەو بۆنە و فیستیڤال لە بەرمان کرد ئەگەرنا لە ناو ناوچەکەدا شتێکی زیندووە قوربانم بەخێر دەست خۆشبی ئێستا بەڕێز ڕێبوار باوکەی بەرپرسی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان ئەویش بەشدارە کاک دکتۆر بە شێوەیەکی ڕاستە خۆ لەگەڵتم ئەگەر دەقەت کاتم دێ چۆنی سلااوت لێبێت ئەرکەن وێکەش پیرۆز بێ ئەگەر پێم بڵێ ئەم چۆن دەڕوانی ئەم فیستیڤالانە ئەمڕۆ چیت بینی چەند ڕەشمالێک بینی و گەڕای چیت بینی وڵا ئەوڕۆ ڕەسەنایەتیم بینی کوردایەتیم بینی کوردستانی بوونم بوونی ڕوحیەتی هاوکاری و تەبایی و یەکڕێزیم بینی و ئەو شویانش کە کران ئەو نمایشانە بەڕاستی جۆش خڕۆشێکی باشی پێداین ئێمە پێویستمان بۆ یەکە بە ڕوحیەتێکی تازە لاوانی خۆمان جۆش دەین هاندەین بۆ پرسە نیشتیمانیەکان بۆ پرسە نەتەوەیەکان خۆتان نەزانن کە تەوەژمێکی بەڕەڵات تەوەژمێکی نامنەظەم تەوەژمێکی سیاسی ئەو تۆ لە ئارەدایە بۆ ئەوی کە هەرچی جوانی هەیە لە هەرێمی کوردستان بیشێوێنن ئێمە بوو بەرپرسی ئەم تەوەژمە ئەم جۆرە فیستیڤالانە سازەکەین لاوانی خۆمان گەنجانی خۆمان بەوە جۆشە دەین کە ئێمە کوردین خاوەن ڕەسەناتی خۆمان خاوەن کەلتوری خۆمانین چۆن لە ڕابردوو بەرگری ئەو تۆمان کردووە لە پاراستنی کەلتوری خۆمان بوونی خۆمان زاتی خۆمان کەیانی خۆمان ئاواش بەردەوامە بین لەژێر سای سیاسەتی حەکیمانەی جەنابی سەرۆک بارزانانی دوایین پرسیارمەما بێ لە شان و گەریەکان کۆمەڵێک بەرگە پێشکەش کرا تایبەت بە کوردستان جەنابەت هەرزوو ئەستای سەر بێ بەڕاستی ئەوە ئەحساسێکی زۆر بوو لای من کە ئەو ئەحداسانەی ڕابردوو بیرمان هاتەوە بۆیە کە بینیم ئەو ئەحداسانە لەسەر نمایشە کرێوە لاوانی ئێمە زاڵە بن بەسەر ئەم ستەمە زاڵە بن بەسەر ئەم جۆرە تەوەژمە ئێمەش هانەدا کە ئێمەش بەرپرسیارەتی چەمکی بەرپرسیارەتی وەکو خزمەتکاری بزانین
و ئێمە بنەماکانی ڕێبازی پیرۆزی بارزانین بکەین بە ئیلهامی کارەکانمان بکەین بە سەرچاوی کارەکانمان و لە خزمەتی خەڵکی ئازیزی خۆماندا دەستا خۆش دکتۆر ڕێبوار بابکەی بەرپرسی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان قسەی بۆ زاری کرمانجی کرد باسی لە گرنگی ئەم جۆرە ڤیسیڤالانە کرد و خۆی گوتی چەندین ڕەشماڵم بینی چووە لای قوتابیان لە نزیکەوە دەستخۆشی لێکردن پەیامی جیاوازی هەبوو بزانم لێرە هەندێک بابەتی تری کۆنی کوردەواری دروست دەکرێت قسەی ئەو قوتابیانشتان بۆ گوازمەوە کە بزانم ئەمڕۆ ئەوانیش بەچی بەشداریان کردووە زۆرترین پەیامی قوتابیانم بۆ گواستنەوە بەڵام دەمەوێت پەیامی زیاترتان بۆ بگواستمەوە لە دووەمین ڤیسیڤاڵی کللتوری و هونەری قوتابخانەکانی خەلان بیاو و برادۆست جۆنەرە ئەمە چیە دروست دەکات؟ ئەمە پشتە سێرە چۆنە لە چی پێک دێ پێکاتەکانی چی؟ لە هەردوو خوێ و خومرە کورسە بۆ ئێوە؟ کارێکی ئاسانە دانێک دروست کە بزانم شێوازەکە چۆن ژماردم ئەمە شێوازی دروستکردنەکەیە کە ئەو قوتابیە دروستی ئەکات بزانم و چۆنە دوای دروستکردنەکەی لێرە پێشکەش بە میوانان و بەشداربووان ئەکرێت. بەڵام وریا بە دەستەکەت نووسێ ئەمە پێی دەگوترێ پشتە سێر کە بە پشتی سێر دروست دەکرێت بەڵام پێکهاتەکەشی ڕاستە هەویر و هەندێک خوێ و ئەو بابەتەیە بەڵام لەوانەیە هەم تامەکەی هەم شێوازی دروستکردنەکەی جیاواز بێ لەگەڵ بابەتێک لەبەرەوەی کەمترین ڕوونی تێدا زروبی یاخود ناوسێرک بەیانیان یان ئێواران خەڵک لە ماڵەوە دروستیەکە لەگەڵ ئەم جۆرە پێکهاتانە جیاوازی هەیە کە ئەو قوتابیانە ئەمڕۆ پشتە سێر دروست دەکەن و وە گوتم ئێستان پشتە سێریان دروست کرد دەستان خۆش بێ ماندوو نەبن. بڕگە جیاوازەکان لە دووەمین ڤیسیڤاڵی کللتوری بەردەوامیان هەیە کۆمەڵێک بڕگە و دیمەنی جیاوازم بۆ گواستنەوە هەوڵە دەم بگەڕێمەوە یەکەمین ڕەشمال کە چەندین بڕگەی جیاواز لە نێو ئەو ڕەشمال یاخود لە بن ئەم ڕەشماڵە هەن لە دووەمین ڤیسیڤاڵی کللتوری هونەری لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران ئەمڕۆ ئەم ڤیسیڤاڵانە بەڕێوەچی خەڵکێکی زۆر لە سنووری دارەی سەربەخۆی سۆران و لە شارەکانی تری هەرێمی کوردستان بەو پێی بۆ ئەم ڤیسیڤاڵە ڕیکلام کرا کە ئەم ڤیسیڤاڵە بەڕێوەچێت بزانم ئێرە خانی کۆنی کوردەواری بە شێوازێک دروست کراوە ئەمەی دەبینن لە دووەمین ڤیسیڤاڵە خارجیان ماندی نەبێت لە چێ هاتی؟ لە ماویلیا لە ماویلیا چەند گرنگە نەوەی ئێستا ئەو جۆرە ڤیسیڤاڵانە یاخود ئەو بابەتە کۆنە کوردەواریەکان کە ئێوە زەحمەتتان پێوە بینیوە ئەمڕۆ بێن لەم ڤیسیڤاڵانە ببینن و کللتوری باو باپیرانیان زیندوو بەڵێ ئەرێ وەلا پێ خۆشحاڵین ڕاستی ینی کە شتێکە لە پووری بێتە پێشاندان لە هەموو جێشی پێشا زۆر قرس بوو کارکردن وایە ئەرێ وەڵا قرس بووە ئێستا چۆنێ بەخوا باشترە باشترە ئەدی زەمانە ئەوە گاسنا بەو جۆتن نەکرێت جۆت بوو درو نەبوو ئیشە زەمانە و کەش بزانم ئەم خانووە چێ دروستی کردووە کاگا لیسلاوت لێ بێت چێ دروستی کردووە تۆ دروست کردووە بەچی بەشداریت کردووە تۆ بەڵێ تەمام دەست خۆش بێ ماندوو نەبی کۆمەڵێک بڕگەیتر هەنە لێرە بۆتانی ئەگوازمە و قوتابخانەی دوانەوەندی جۆنەڵەی تێکەڵاو یەکێک لەو قوتابخانانەیە کە ئەمڕۆ بەشداریان کردووە لەم ڤیسیڤاڵە قوتابخانەیەکی تر بە هەمان شێوە بە چەند ڕەشماڵێک ئەوان ڕەشماڵ لێرە هەردراو ئەم ڕەشماڵانە لە کۆنەوە باو باپیرانی مەکە کۆسەری بوونە بەکاریان هێناوە لە تایبەت ئەو وەرزانەی کە لە گەرمیانەوە کۆز دەکەن بۆ کوێستانەکان اینجا لەوێ ئەم جۆرە ڕەشماڵانە هەڵدەدرێن و بۆ پشودانەوە حەسانەوە لێرە بەکار هاتوون ئەمە قوتابخانەی دوانەوەندی جۆنەلەی تێکەڵاوە کە
سەماواری کۆنی کوردەواری دانراوە و وەک گوتم قوتابیان و کەسوکاری قوتابیانیش ئەمڕۆ بەشداریان کردووە و دوو گەنجی خۆزیش دانیشتون بە جلی کوردەواری بچم هەندێک گفتوگویان لەگەڵەکەم دانیشن هەر بە دانیشتنەوە قساکەن چۆنن نا لێرە سڵاوتان لێبێت لە کام قوتابخانەوە قوتابخانەی دواناوەندی جۆنەڵا چەند گرنگە ئەم جلە کوردەواریانە کە باو باپیران ئێستاش بەکاری دێنن بەڵام گەنجەکان کەمترە ئێستا تۆ بەکاریدێنی زیاتریان تەنها لە بۆنەکان بەخوای خۆم بە بۆنەی ئەوەی کەوا جلی کوردی ڕەسەنی جلێکی کوردەواری کۆنە کار لە قەدیمەوە خەڵکی بەکاری دێنن وارووا بە تایبەتیش پیاوە پیرەکان کەوا زیاتر ئەوان ئەو جلە ڕەسەنیە ئەپۆشن ئەویش بە بۆنەی ئەوەی کەوا لە دێر زمانەوە هەر ئەو جلە باو بوو بۆ قەومی کورد بەڵام ئێستا گەنج هەر هەمووی جلی فاشۆنی لەبەر دەکەن کە ئەمەش بەڕاستی پشتگوێ خستنی ئەو جلە ڕەسەنێکەوە خەڵک ئێستا بەلاوی گرنگە تۆ پەیامت چییە لەم دومین فیستیڤاڵی ئەم سێ قوتابخانەیە بەرێ بەس بە جلوبەرگ ئەو جلوبەرگانە وەکو جلوبەرگێکی کۆنا ڕەسەنی کوردیە کە پێش ئێستا خەڵک بەکاری دێنا لە هەموو کەسێک بەکاری دێنا داواکارم ئەو گەنجانە تیری کە بۆ ئەز لە زیاتر گرنگی پێ بدەن ماندوو نەبێ ئەمڕۆ دومین فیستیڤاڵ بەڕێوەبەری قوتابخانە مامۆستەلعەت وەرێرە دوو قسەم بۆ بکە باشە بە کورتی بەچی بەشداریتان کرد بۆ قوتابخانەکەی ئێوە بەخێراتنی کەنالەکەتان دەکەین وەکو هەمووەکو بەڕێوەبەری قوتابخانە هەمیش وەکو ئامادەکاری فیستیڤال ئەمڕۆ بە کۆمەڵێک ئاشیای کۆنی کوردەواری فۆلکلۆر هەم خواردن و هەم ئاشیای کۆنی کوردەواری وەکو لەو نمونە ئامێرەکانی پێشتر بەکاریان دەهێنان ئەمڕۆ تێدا لەو فیستیڤالە بەرداریمان کردووە جگە لە قوتابیان کەسوکاری قوتابیانش بەشدار بەشێکی زۆری کەسوکاری قوتابیانش تێدا بەشدار بوون ئەمڕۆکە بەخێر بێ سەرچاو مامۆستەلعەت بەڕێوەبەری ئەم قوتابخانەی جۆنەڵی تێکەڵاوە گوتم کەسوکاری قوتابیانیش لێرە بەشداریان کردووە هاتوون بۆ لەگەڵ کوڕ و کچەکانیان کە درێژە بە خوێندنەدەن لە قوتابخانەکان ئەو سێ قوتابخانەی هاتوون بۆی هەم کارەکانی ئەوان ببین هەمیش بزانن ئەو نەوەی ئێستا فێری ئەوە بکەن کە لە کۆن کوردەواری کۆمەڵێک بڕگەی بە چەندین بابەتی قورس کاریان کردووە ئەمڕۆ لەم فیستیڤاڵە نمایشیان کردووە پێشکەشی میوانان دەکرێت هەوڵە دەم دوای ئەوەی کە بڕگەکانی شانۆم بۆ گواستنەوە اینجا دوای شانۆ پەیامی زۆربەی قوتابیانی دومین فیستیڤاڵی کلتوری هونەریش قسەم بۆ گواستنەوە هەوڵە دەم ئەو ڕەشماڵانەی کە ماون قسەی هەندێ مامۆستای ترشتان بۆ بگواستمەوە جگە لە مامۆستان قسەی بەشداربوانیش بگوازمەوە مامۆستا سڵاوت لێبێت لە کام قوتابخانەی لە قوتابخانەی دوانەوەندی جۆنەڵا بە خەڵاتبوونتان دەکەم چیت بینی ئەمڕۆ کە قوتابیەکانی تۆ بە چەندین بابەت بەشداریان کرد وەڵاهی چیە لەسەر دەستیان خۆش بێت ئەوە ڕاستەو خۆیە وەڵاهی دەستان خۆش بێت زۆر مەمنونیانم کە یعنی لەو فیستیڤاڵە بەشداریان کردو لەو نوێکردنەوەی کلتوری کوردەواری و قورس نەبوو بۆ ئێوە ئەتا ماوەیەکە ئاگام لێکە ئێوە ڕاهێنان بە قوتابیانەکەن بۆی بەشداری بەڵێ زۆر لە مێژە یعنی ماوەیەک دوو هەفتەیە هەوڵیان لەگەڵ ئەدەین لێ ئەوەی لۆ کۆکردنەوەی کەلوپەلە فۆلکلۆرەکان لەبەر ئەوەی کەلوپەلە فۆلکلۆرەکان لە کەمبوونەوەدان هەوڵیاندا بۆ لۆ خڕکردنەوەیان و کۆکردنەوەیان هەتاوەکو دوو هەفتەیە ئەتاوەکو هەمومان سەرکەوتوی مامۆستا وەک گوتم خەڵکێکی زۆر بەشداری کردووە لەم فیستیڤاڵە هەوڵە دەم ڕەشمال بە ڕەشمالەکانی تریشتان بۆ بگوازمەوە کە ئەمڕۆ لەم شوێنە لە دۆڵی یاخود لە خەلانبیا و ئەم ساڵاچیە بەڕێوەچێ خواردنە کوردەواریەکان خواستێکی زۆری لەسەر وەگەرچی دوای نیوەڕۆژە بەڵام خەڵکێکی زۆر بۆ ئەم جۆرە خواردنانە هاتوون
خواردن لێرە دوایەوەی کە بەشداری فیستیڤالیان کرد خواردنیشە خۆن حتمان خەڵک وە قوتابیان زۆربیان بە جلوبەرجی کۆنی کوردەواری کە ئێستاشی لەگەڵدا بێت باو باپیران بەکاری دێنن دواناوەندی خەڵان قوتابخانەی دواناوەندی خەڵان بیاوی تێکەڵاو لە ژوورەوە بزانم چ دەگوزەرێ چ بڕگەیەک گۆرانی گوتن پێم وایە گۆرانی گوتن هەیە هاوکاری کامێڕەمانم دیمەندان بۆ ئاگوازی تۆ رئيس عشيرة تركيا دیمەنەکانی ئەم لە شاوکاری کامێڕەمان بۆ ئەگوازێتەوە کە جگە لە گۆرانی گوتن لەبن ئەم ڕەشماڵە کە ئەمەد بیر دێتەوە کە ئێستاش لەگەڵدا بێت لە کوردستان ئەم جۆرە ڕەشماڵانە باون خەڵک زۆر بەکاریان دێنێ لێرە لەبن ئەم ڕەشماڵە چا هەیە بزانم چاکە لە یەکێک لەو سەماوارانەیە کە سەمارەکە پێ دەچێت کۆن بێ و نازانم بە نەوتی شەکەیان بە ڕەژوو قسە لەگەڵ چایەتیەکە کەمەگەر ئەو خاتونە تۆزێک هاوکارم بێ بۆ ئەوی بزانم خاتون سلااوت لێ بێت سپاس دەکەم پێم بڵێ ئەم سەماوارە کۆنە لە کۆنەوە بەکاراتوە ئێستا بە ڕەژووی شەکەیان بەنەوت وەڵا ئەوە بەنەوتی شەکە ئەوە بەنەوتی شەکە لە قەدیمەوە ئاهای شەکە زۆر قسە لەسەرەوەکرێت جیلی ئێستا کەم خواردن هەر زۆر بابەت نازان لە نێوماڵ تۆ چیە زانی وەڵا من ئەو شیوینە فۆلکلۆری هەنا شیوینە لۆ نمونەی دانەوێ لەیە ئەکەنە کفتە ئەو شیوانە هەمووی دەزان مەمنون خەر بێن تۆ سەرقالی شەکشکاندنە بەرێ بەس بەم بابەتە بەشداری کردویان وەڵا لۆ خۆش شتێکی فۆلکلۆری کوردەواریە گرنگە ئەمستانە زیندوو بکرێن ئەرێ وەڵا چونکە شتێکی کوردەواریە ئەمەش کوردین لەکەم قوتابخانە بکەلە بەرێ خۆش بماندوو نەبێت لەم بنەم ڕەشماڵە کۆتا قسە وەرەگرم بزانم چێ قسەمان بۆ ئەکا ئەو دەڵێ من قسە ناکەم ئەو دەڵێ من قسە ناکەم کاک حاجی کە ئەمڕۆ لەوانە هەمووان سپۆرتترە کاک حاجی ئەگەر تۆزێک یارمەتیم بدەیت کاک حاجی سلااو وعليكم السلام ورحمة الله بخير چیت بینی لەم فیستیڤالە والله خۆشترین فیستیڤال بوو لە خەلان بیاو لە خەلان مەکتەبی خەلان بیا و سەرچیا و زۆنەرە و هەنارە و هیچ منداڵی تو بەشداری کرد بەرێ دوو چوار مندارم بەشدار بوو
بەرەوێنم لەگەرگرتن ئەوانە هەموو کەس و کاری منە هەموو خەرچی خەلان و ماوی لێو ئەلم هەموو کەس و کار و جیرانی یەک دینە خۆشویستی لەو فیستیڤالەی بەشدار بووینە و کەنتورەشی جوانە و کەنتوری باو باپیرانە و کە لەبیر نەکەین و ئەوڕان و سۆغەر و ئەو لیباسە و ئەو کراو زەمەدانیانە ئەگەر ئەم دەستورە قەدیمە نەبی ئەو نیر و ئام و ئەو شتانە قەدیم و هەم سنۆری قەدیمە ئێستا گەنجی ئێستا بۆ کەمترە و جلوبەرجیەوە بەکاردێڕانی وەڵا نازانن پێیان ئەوەیە لەوەوادی تێدەنێ ئێستا لە کەنتوری بەتایبەتی لە عەشیرەتەکان لە هەرچی لە زێباری لە سوورچی لە سوورچیەکان ئەو دەلنگەورانە و ئەو جوفکەی سوورچیانە بەس ئەمن بەداخەوە جیفکەکەم نەسەری سپاس دەکەم گەلێک بەخێر سپاس دەکەم دەستخۆش دەوین فیستیڤاڵی کلتوری هونەری لە دۆڵی یاخود لە خەلانبیا و بەڕێواتچێ کۆمەڵێک بڕگەی جیاواز لە نێو ڕەشماڵ دەرەوەی ڕەشماڵ بەڕێوە چوون قەرباڵغێکی زۆر هەیە وە گوتم پێدەدەینە بۆنەکانی ئادار و نەورۆز بۆیە 12 ڕۆژ یاخود 11 ڕۆژێکیش ماوە بۆ ئەوەی کە مانگی پێدەنێنێ مانگی ڕەمەزانی پیرۆز بۆیە چالاکیەکان لە ماوەی ئەم 10 ڕۆژ 12 ڕۆژە هەمویان چڕ دەکرێنەوە لە ناوەندەکانی خوێندن هەموو ئەو چالاکیانەی کە قوتابخانەکان ئامادەکاریان بۆ کردووە چالاکیەکان بەڕێوە ئەچن لێرە کۆمەڵێک خانمیش بەشداریان کردووە بزانم بەکاری دەستی ئەوان چیان دروست کردووە قسەیان لەگەڵەکەم خاتون سلااوت لێ بێت لە کام قوتابخانەوە برادستی دواناوتی تێکەڵا ئەمانە بەخۆ دروستکردیان یارمەتیان یارمەتیان لێرە ئەفرۆشێ هیچ کەس یان تەنها بۆ ئەوەیە کە نمایش بکرێ تەنها بۆ نمایشکردن نافرۆشت دەست خۆش سەرکەوتوبی دیمەنی زیاتر هاوکاری کامێڕەمان ئەگوازێتەوە لە دووەمین فیستیڤاڵی کلتوری و هونەری کە ئەمڕۆ ئەم فیستیڤاڵە بەڕێوە ئەچێت خواردنی کوردەواری و چەندین بڕگەی تری جیاواز لە نێو ئەم فیستیڤاڵە بەڕێوە چوون قسەم لەگەڵ بەرپرسان و قوتابیان مامۆستایانی قوتابخانە کرد کە بەشداریان کردبوو لەم فیستیڤاڵە دیارە ئەم فیستیڤاڵە دووەمین فیستیڤاڵی ئەم سێ قوتابخانەیە لێرە لە خەلانبیا و بەڕێواتچێ ئەمەش دەستاری پێدەگوترێت کە لە کۆنەوە دایک و داپیرە و گەورەکانی ئێمە بەکاریان هێناوە ئێستاش لە زۆربەی ئەو چالاکیە کلتوری هونەریانە کە لە هەرێمی کوردستان بەڕێواتچن قوتابیان دێن بەم جۆرە ئامێرانە کە لە کۆنەوە بەکارهاتوون زیندویەکەن پێشکەشی میوانان دەکەن و بە گوتەی ئەو کەسانی کە بەشدار بوون لەم فیستیڤاڵە ئەم جۆرە فیستیڤاڵان دەبێتە هاندانێک بۆ ئەوەی نەوەی داهاتوو زیاتر گرنگی بەم بابەتی فۆلکلۆری کۆنی کوردەواری بدەت کە باو باپیران دایک و باوکانی ئێمە کە بە چ زەحمەتێکەوە گەشتون بەم قۆناغەی کە ئێستا لەم سەردەمە زۆر باس لەوە دەکرێت کە بابەتەکان ژیان ئێستا ئاسانتر بووە لە بەرەوەی ئامێر و کەلوپەلی پێشکەوتوو ئێستا بوونی هەیە ئێستا بۆ نمونە ئەگەر ئەم نانەی دەبینن نان بە شێوازێکی تر ڕاستە ئێستا نانی تیری هەیە بەڵام پێشتر زۆر قورستر بوو ئێستا بۆ نمونە غاز هەیە ئەو کات بەدار کراوە ئێستا ئەوەی دەبینن کە نانی تیری پێدەگوترێت لێرە لە دووەمین فیستیڤاڵ ئەم قوتابیانە بەشداریان کردووە کە سێ خاتونن دویان نان دەکەن یەکشیان سۆر دەکاتەوە و ئافرەتێکیش لێرە ئاگرەکەیان بۆ خۆش دەکات. بەم جۆرە کۆتایی بەو ڕاستەوخۆی دێنم لە پشتەمنەوە دوو کەس کە بەشداریان کردووە بە مەشکە لە کۆنی کوردەواری تا ئێستاشی لەگەڵدا بێت لەلایەن کۆسەریەکانەوە کە مەڕ و بزنیان هەیە بەکاری دێنن ماست ڕوون شیرێش کۆمەڵێک ئەو بابەتانە نەکات لەوانە
دروست دەکرێت و دومین فیستیڤاڵی کللتوری و هونەری بۆ سێ قوتابخانە بەڕێوەچوو خەلانبیا و برادۆست جۆنەڵا ئامادەیەکان ئەمڕۆ بەشداریان لە دومین فیستیڤال کردبوو قوتابیان بە چەندین بڕگە و بابەتی جیاواز ئەمڕۆ لە خەلانبیا و بەشداریان کردبوو و هەوڵمدا زۆرترین پەیامی قوتابیان بەشداربووان بەرپرسانی حزبی و حکومی لە دومین فیستیڤالتان بۆ بگوازمەوە گوتم لەم دە ڕۆژەدا لە ناوەندەکانی خوێندن کۆلیژ و پەیمانگا قوتابخانەکان لە سنووری دارایی سربەخۆی سۆران و جگە لە سەرانسەری هەرێمی کوردستان وە گوتم چەند ڕۆژێکی ماوە کە پێدەنێنە نێو مانجی ڕەمەزانی پیرۆز بۆیە چالاکیەکان چڕ کراونەتەوە و لە ماوەی ئەم دە ڕۆژە کۆی ئەو چالاکیە هونەریانە کللتوریانە لە نێو ئیدارەی سربەخۆی سۆران بەڕێواچن کۆتاییان پێدێت و دوای مانگی چوار ئەو قوتابخانەی کە نەیانتوانی بەشدار بن یاخود نەیانتوانی چالاکی لەم زۆرە ئەنجام بدەن چاوەڕوان دەکرێت ئەوانیش لەم کاتە چالاکی خۆیان ئەنجام بدەن. بەڵێ